باخان و وەلید هەردووکیان دەرچووی پەیمانگای تەکنیکی کەلارن و ماوەی چەند ساڵێکە بڕوانامەیان بەدەست هێناوە و لە کەرتی گشتی دانەمەزراون. لە بەرامبەریشدا دەیانەوێ دەرفەتی کاریان لە کەرتی تایبەت دەست بکەوێ و بۆ گەیشتن بەو خەونەشیان ماوەیەکە لە یەکێک لە وەرشەکانی بەڕێبەراتی کار و ڕاهێنانی پیشەی گەرمیان بەشداری خولی فێربوونی پیشەی لوولەکێشیان کردووە. شەرت نییە ئێمە هەر چاوەڕێ حکوومەت بکەین کە کار و پیشەمان بۆ بدۆزێتەوە، بێ ئێمە چاوەڕێی ئەوە بکەین هەوڵ و توانایی خۆمان بخەینە ڕووکە سبەینێ لە کەرتێکی تایبەتە بتوانین ئەم ئیشە بکەین. ئێمە وەکو فێرخواز چەند فێرخوازێک بەشداریمان کردووە لە خولی ڕاهێنانی لوولەکێشی کە بۆ ماوەی 2 مانگ بەردەوامە. ئامانجی ئێمە لەم خولیان بەشداریکردنمانە و فێربوونمانە دۆزینەوەی پیشەی خۆمانە. هەروەها هەڵدانی ئامانجمان لەم پرۆژەیە ئەوەیە بچینە سەر کاری خۆمان و پیشەیەک بۆ خۆمان دەستەبەرکەین. هاوشانی باخان و وەلید چەندین گەنج و خاوەن بڕوانامەی تر لەو خولەدا بەشدارن و دەیانەوێ بە فێربوونی ئەو پیشەیە هێز و بازووی خۆیان بۆ پەیداکردنی بژێوی بەکاربهێنن. جیا لەم خولەش لە وەرشەکانی تر فێرخواز و بەشداربوویەکی زۆر سەرقاڵی فێربوونی پیشەن. بە پێی ئامارەکانیش لە ساڵی 2013 تاوەکو ئێستا لە 11 وەرشەدا 54 خول لێرە کراوەتەوە و 1150 فێرخواز بڕوانامەی کاریان پێدراوە و لەو ڕێژەیەش بەشێکی زۆریان بوون بە خاوەنی پیشە و یان لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت دامەزراون. لێرە بەڕێوەبەراتی ئێمە لە سنووری گەرمیانە 11 وەرشەی پیشەی هەیە. لەم وەرشانە وەرشەی درومانە، وەرشەی تەبریدە ساردکەرەوە واتە، وەرشەی لکاندنە لەحیم، وەرشەی مەساعدە، وەرشەی مۆبایلە، وەرشەی ئارایشگایە، وەرشەی لوولەکێشی و وەرشەی بۆنەکانیشمانەی ئەم دوو وەرشەیە لەم ساڵا کراوەتەوە. بۆیە ئەمانە بۆ سنووری گەرمیان و دەوروبەری سوودێکی زۆری هەیە. زیاتر ئێمە ئەمانەوێ لە ساڵی تازەیەوە لەم وەرشانی کە تازە ئەکرێتەوە لە ئایندەیە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە بڕیار وایە وەرشەی وزەی خۆشمان بۆ بکرێتەوە. بە پێی بەدواداچوونەکان کاری پراکتیکی ئەم گەنجانە سەرکەوتنی بەدەست هێناوە و بۆ ئەمەش لەگەڵ کۆمپانیەکانی کەرتی تایبەت قسە کراوە، بە تایبەت ئەو کۆمپانیانەی کە ئێستا لە گەرمیان سەرقاڵی بنیادنانی یەکەی نیشتەجێبوونن بۆ ڕاپەڕاندنی ئیش و کارەکانیان سوود لە توانای ئەم گەنجانە وەرگرن. کۆمپانیەکانیش بە شێوەی زارەکی ڕەزامەندیان دەربڕیوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.